وەری سێمی میوانەکەمان ئێمە بەردەوام باز لە ڕۆڵ و پێگەی بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین وە گرنگی بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد. سەرۆک باڤڵ لە وتارەکانیدا یاخۆ لە کۆبوونە جەماوەریەکانە هەمیشە باز لەوەکات کە استراتیجی کێشەکان و چارەسەری کێشەکان هەمووی لە بەغدایە، بۆیە بێ استراتیجی کارکردنیش بگوازرێتەوە بۆ بەغدا و لەوێوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەهێزی کار بکات بۆ خزمەتی هاوڵاتیان. تەنیا لایەنێک کە هاوڵاتیان ئەتوانن لە کاتی کێشەکانە، لە کاتی دروستبوونی کێشەکانە، قوڵبوونەوەی کێشەکانە پەنای بۆ بێن و هانای بۆ بێنن یەکێتی نیشتیمانی کوردستانە. بینیمان لە ڕابردووە هەر کاتێک کێشەکان قوڵترە بووە ئەوە سەرۆکی یەکێتی بوو بە خۆی و ستافێک و وەفدێکەوە شاندێکەوە سەردانی بەغدایە کرد بۆ چارەسەرکردنی گرفت و کێشەکان. جا ئێستا کە ئەو نەمان نەماوە، ینی چەند ڕۆژێکمان ماوەی تر ڕۆژ بە ڕۆژ نزیکە بینەوە لە ڕۆژی دەنگدان کە 11ی نۆڤەمبەرە بۆ ئەوەی سندوقەکانی دەنگدان پڕ بکەین لە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدە بەهێزەکان بتوانن لە بەغداد شەڕی مافی گەلی کورد بکەن و شەڕی بەدەستهێنانی مافەکانی گەلی کورد بکەن لە بەغداد. جا بۆیە ئەسا لەگەڵ کاک ئاراز جەلال برادۆستی کاندیدی ژمارە 28 لە لیستی 222 یەکێتی لە بازنەی هەولێر قسە و گفتوگۆەکەین بزانین بۆچی گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز بێت لە بەغداد. کاگارە سڵاو لێبێت بانیت باش. پێشەوەی پرسیارت لێ بکەم پێم خۆشە بە کورتی باسێکی خۆت و ژمارەکەت و لیستەکەت و چۆنیەتی خۆکاندیدکردنتمان بۆ باس بکەی بۆ ئێمەش و بۆ بینەرانیش. بەیانیتان باش. من ئاراز جەلال محمود بەگ برادۆستی بەیانی باش. من ئاراز جەلال محمود بەگ برادۆستی کاندیدی ژمارە 28 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دەرچووی کۆلیژی یاسام لە ساڵی 2006ەوە لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئۆرگانە قانونیەکان خزمەت دەکەم و بەردەوامم تا ئێستا کە ئێستاش کاندیدم بۆ پەرلەمانی عێراق. مەڵێ دیارە کاگاراس وێنە و سەوتەکەت نازانمە گەر بە باشی بگات گوێ لێمێ کاگاراز وەنیە؟ بەڵێ باش گوێم لێتە بڵێ فەرموو. باش کاگاراس جەنابەت نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانی هاوڵاتیان دەنگت پێدەن و وەکو نوێنەری خۆیان ئەچیتە بەغداد ئینشاءڵڵا چۆن واکەن کە دەنگی حەقی گەلی کورد بن، دەنگی حەقی ئەو ستەمە بن کە بەرامبەر بە گەلی کورد کراوە. ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە تا ئێسش بە بەردەوامی ئەو دەنگە حەق و دەنگە ڕاستە بووە کە لە بەغا توانیوێتی پشتیوان و پشتگیری گەلەکەی خۆی بێ. چۆن واکەن ئەمە گەورەتر و فراوانتریەکەن، خزمەتەکان زیاترەکەن؟ بەڵێ ئێمە وەکو کاندیدانی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێکاری کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبین لە بەغدا کە بە شیعاری ئێمە هێزی تۆین لە بەغدا خزمەت بە گشت چین و توێژەکان دەکەین و ڕۆژ لە ڕۆ دوای ڕۆژش جەنابەت دەبینی کە گوڕ و تینی جەماوەر لە بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە زیادبووندایە چونکە ئەو عەدانەیدایەوە هەمویان جێبەجێ دەکات و هەر گیر و گرفتێک لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بێتە ڕێگاوە یەکێتی هەنگاو دەنێت بۆ چارەسەرکردن و ڕابردووش شایەتی ئەومان بۆ دەدا کە هەر گیر و گرفتێک هەبێت تەنها لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک باڤێڵ بەرەو چارەسەرچووە و کۆتایی هاتووە. بەڵێ کاک ئاراس چەندین کەس هەیە لە ئێستادا بەهۆی ئەو قەیرانانی کە لە ڕابردووە هەبوون دەڵێن دەنگ ناین. ئێمە چۆن دەتوانین بە پشتبەستن بەو ڕابردووی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی و لە ئێستاداش بۆ هەموو هەوڵی کە دەیدا بۆ گەنجان و بۆ هاوڵاتیانی کوردستان تۆ چۆن داوایان لێ دەکەی کە دەنگ بن بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان؟ من وەکو گەنجێک داوا لە گشت توێژەکانی کۆمەڵگە دەکەم کە لە چەندین هەڵبژاردنە ڕابردوو دەنجیان نەداوە. تکایان لێ دەکەم لەم هەڵبژاردنە
متمانەی خۆیان بە ئێمە بەخشن بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بەستن چونکە ئەگەر بیانەوێت چارەسەری بودجە موچە شایستەدارایەکان و گەڕانەوە بۆ سەردەمی زێڕینی سەرۆک مامجەلال لە بەغدا و وەرگرتنی گشت مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان ئەبێت دەنگ بدەن بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕاستکردنەوەی بلانس بۆ ڕاستکردنەوەی هێزی کاریگەر لە بەغدا ئەمە تەنها بە هێزێکی کاریگەری وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت بۆیە داوان لێ دەکەم بۆ یەک جار بێ متمانەی خۆیان ئەم جارە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەستن دڵنیابین هێزیان دەبین لە بەغدا و پاڵپشتیان دەبین بۆ چارەسەرکردنی گشتی کێشە و گیر و گرفتەکانی مابەینی حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرال. بەڵێ کاک ئارا جەلال برا دۆستی کاندیدی ژمارە 28 لە لیستی 222 یەکێتی لە بازنەی هەولێر زۆر سپاس کە ئەم بەیانیە ڕاستەوخۆ لەگەڵمان نابووی بە هیوای سەرکەوتن بە هیوایەوەی کە ببنە نوێنەری گەلی کورد و دەنگە حەق و دەنگە ڕاستەکەی گەلی کورد بن و پشتیوانی بەهێزی مافەکانی گەلی کوردستان بن.